سڵاوتان لێبێ ماشەڵڵا لە شەوی ڕابردووەوە بارانێکی سڕ و پڕ دەبارێت بارانی ڕەحمەت ئەو بارانێک کە بە نەرمی دەبارێ پێی دەڵێن بارانی ڕەحمەت دەبینم گەنجێک لێرە کاسبی دەکات قاز دەفرۆشێ جا طبعا گۆشتی قازیش بەو سەرمایە ڕەنگە خۆش بێ دەچینە لای بزانین نرخی قاز بە چەندە و بۆ ئەوی زیاتریش تەڕ نەبێت چەترێکی ڤاریشی پێشکەش دەکەین کاکە گیان سڵاو لێبیت وەرە بن چەترەکە وەرە زۆر تەڕ بووی خۆشە لەو بەردیقەتمدا ینی بێەوە هیچ چەترێکت پێوی هەر لە شوێنی خۆت ڕاوەستای و بارانیشت پێ دەکەوێت دەبی مادەم بارانەکە خۆشە بە ڕەحمەتەکەینا چێشەنیا باشە قاز بە چەندی ئێستا بەخوای قاز دابەزیار کردمانە 10,000 دابەزیە ئارەوەڵە پێشتر بە چەندی بوو قورعان تقریبا هەفتەك پێشێستا بە 12 و 13 ئەوانە بوو 12 و 13 کیلۆی بەوەندی بوو چ قازێکی کوێ هەر قازی خۆماڵی ینی نەوعی دیکەشی هەیە پێم وایە بواری هەیە شامی هەیە شامەی لە هەمان گرانگترا وەڵا شامی بە چەندە کیلۆی بە کیلۆ نییەوە لە گۆترەیە تقریبا بە چەندە بەخوای سێقل باها بە 300,000 400,000 سێتەك دوو میلیۆنێرێک ئەدیەوە سێقل بە چەندە ئەوانە بە کیلۆیە کیلۆ بە 10,000 کیلۆی بەدەیە نایکێ هەشتونۆ ئەگەر هەرزانێکی لە قزمەتایە زۆر سپاس خواستی لەسەرە خەڵک دەیبا طبعا ئەدیکو قازستانان قاز گۆشت قاز یعنی نەوعەکە باشە ئەو ساڵ ڕەوازی خواستی زیاتر لە سەریان ساڵانی پارتۆ دەمێکە و کارە دەکەی ئارەوە لە مێژە 15 ساڵێکی ئەو ساڵ چۆنە بە قورعان قاز بەچی دەبتە زستانی عنی فەرقینی هەموو ساڵێوەچی بۆ زستان و عنێتەوە قاز خواردن ئارەوەڵە فەرقی نیە هەموو سال هەر ئەوەیە قاز باشە زۆر باشە باچی دیکە تەڕ نەبێ و چەترت پێشکەش بێ ئەوە چەتری ڤار هەتا ڤار هەبێ چەتر دابەشکردنیش لە زستانی هەر بەردەوام ناوی بەڕێزت چی بوو؟ کاک ڕێباس دەست خۆش ئەمە چەترێکمان پێشکەش کاک ڕێباس کرد هیوادارم کاک ڕێباس قازەکانی هەرزان بکە و خەڵک بێت قازەکانی لێ بکرێت چکە بە دڵنیاییەوە بەو بارانە خواردنی گۆشتی خۆماڵی تام و چێژێکی تایبەتی هەیە بە تایبەت قاس.